دوای ماڵاواییکردنی تێکۆشەری دێرین مام ئەحمەدە خۆڵا جگە لە ڕاگەیاندنی هاوخەمی هەڤاڵانی هاوسەرۆک ماتەمگێڕانی کوردستانیان بۆ لە دەستدانی یەکێک لە تێکۆشەرانی یەکێتی لە دوایین ڕۆژی بەڕێوەچوونی پرسەکەشیدا ئارام قادر خەبات ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان وێ ڕایگەیاندنی پەیامی هەڤاڵانی هاوسەرۆک تاجەگوڵینەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیشی پێشکەشی گیانی پیرۆزی مام ئەحمەدە خۆڵەی تێکۆشەر و یەکێک لە پێشمەرگە سەرەتایەکانی شۆڕشی نوێ کرد. ئارام قادر خەبات مێژووی مام ئەحمەدی بە درێژایی نزیکەی 50 ساڵ بەرز نرخاند و ڕایگەیاند. هەمووان بەڕێزەوە باسی مێژوو و ڕابردووی مام ئەحمەدە خۆڵە دەکەن و لە بەردەم شکۆ و قوربانیدانیشیدا هەمووان وەفا دەنوێنن. ئەمڕۆ بە نوێنەرایەتی هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هاتینە خزمەت بنەماڵەی تێکۆشەری مام ئەحمەدە خۆڵا کە یەکێک بوو لە پیاوە قارەمان و تێکۆشەر و مەفرەزە سەرەتایەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێک لەو پیاوانەی کە نەک تەنها خۆی بنەماڵەکەی بەڵکو ڕۆڵەیەکی جوان و بەجەرگیشی پێشکەش بەو نیشتیمانە کرد و لە ڕێ ئەو نیشتیمانە و ڕزگاری نیشتیمانەکەیدا شەهید بوو. مام ئەحمەدە خۆڵا یەکێک بوو لەو پیاوە ئازایانەی کە وێڕای ئەوەی دۆستی جەنابی مام جەلال و یەکێک بۆ لە کادیرە مەیدانی و فەرماندە سەربازەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەر شوێنێکی ئەو کوردستانە ئەرکی پێسپەررابێ پێشمەرگە ئاسا وەکو قارەمان وەکو فەرماندەیەکی دلێر وەکو پێشمەرگەیەکی قارەمان ئەرکەکانی جێبەجێ کردووە. ئەمڕۆ هاتینە پرسەی ئەم پیاوە تێکۆشەرە و بە بنەماڵەکەی بە کاک عەزیز و بە تەواوی بنەماڵەکەیمان گوت کە ئەم پیاوە تێکۆشەرە بەس لەوان نەڕۆیوە بەڵکو لە هەموو یەکێتی نیشتیمانی کوردستان و گەلەکەمان ڕۆیوە و هاوخەمی سەرۆکایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەنجومەنی سەرکردایەتیمان پێڕاگەیاندن و پێمان گوتن کە ئەم پیاوە تێکۆشەرە لە هەمومان ڕۆیەوە ئەمە جێی شانازی هەمومان بووە. مام ئەحمەدە خۆڵا بێزگەلەوەی کە من ساڵی پار بوو هاتمە خزمەتی لێرە هەم ڕێزلێنانێکمان پێشکەش کرد ورەیەکی بەهێز و بە هەمان ورەی گەنجانە و ڕۆژگارە سەختەکانی خەبات و تێکۆشان مام ئەحمەدە خۆڵەمان دی و بەڕاستی من زۆر دڵخۆش بووم پار کە دیتم بە تەندروستێکی باش و ئەو ڕۆژ زۆر نیگەرانم کە هاتوومە پرسەی ئەو پیاوە دلێر و قارەمانە. مام ئەحمەد یەکێک لەو تێکۆشەرانەی یەکێتی بوو کە لە سەرەتاکانی شۆڕشەوە هەموو تەمەنی بە کوردایەتی بەخشی و لە ئێستاشدا هەمووان بە شوێنپێی هەنگاوەکانی ئەم تێکۆشەرەدا ڕێدەکەن. لەو چوارچێوێشدا عەزیز وێڕای سوپاسکردنی هاوسەرۆکانی یەکێتی جارێکی تر بەڵێنی وەفاداری بۆ ڕێبازی شەهیدان دووپات دەکاتەوە. سەرەتا سوپاسی برای بەڕێز و خۆشەویستم کە ئاگارامی قادر خەبات دەکەم کە ئەمڕۆ بەشداری کرد لە مەراسیمی پرسەدا. سوپاس بۆ هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەنجومەنی باڵای سیاسی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەمویان بە کۆپلەیەک لە ژیاننامەیەکی هەواڵی تێکۆشەرمان بڵێن مام ئەحمەد بەشداریان کردووە هاوخەمیان دەربڕیوە بۆ بنەماڵەکەمان. دیارە ئەوە دەسەلمێنێ کە مام ئەحمەد دیارە باوکی ئێمە بووە بەڵام مامی هەمووان بووە خەبات جێڕێکی خۆنەویستی ڕۆژە سەختەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. لە ناو لاپەڕەکانی مێژووی سەروەراندا مام ئەحمەد خاوەن سەنگ و پێگەیەکی گرنگ و گەورەیە. ئەو تێکۆشەرێکی سەرڕاستی کوردایەتی بوو بۆ نیشتیمانەکەی خەباتی کرد و تا دوا ساتی تەمەنیشی بۆ ساتێک لەم کاروانە پیرۆزەدا نەبڕا. مام ئەحمەد بە خۆشەویستی نیشتیمانەکەیەوە ژیا و ئێستاش لە دوای ماڵاواییکردنی لە دڵ و دەروری نەتەوەکەیدا وەک هەمیشە زیندووە. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان گوندی مەمەنداوە.